دەمەوێ لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم. ئەمڕۆ پێنجەمین ساڵیادی ڕووداوە گەورەکەی کە ڕووداوێکی مێژووی بوو. من پێم وایە ڕفراندۆم ڕووداوی سەدە بوو لەبەرەوەی ینی تەچویچی خەباتی کوردایەتی بوو، تاجی خستە سەر 100 خەباتی کوردایەتی. لەم ساڵ ڕۆژە گرنگەدا پێشەشی سڵاوە نێرم بۆ هەموو شەیدانی کوردستان بۆ ئەوانەی لە پێناوی ئەو ڕۆژە گیانی خۆیان بەخت کرد. دیارە ڕفراندۆم لێوە شاوەترین هەڵوێست، حەکیمانەترین بڕیار، بەهێزترین وەڵام، کاریگەرترین تۆڵە ڕفراندۆم بوو لە بەرامبەر ئەو جەوروستەمەی کە لە ماوەی 100 زیاتر لەم گەلە کراوە هەوڵدرا مافەکانی بخورێ. پێم وایە جەنابی بارزانی لە هەموو تەمەنیا تەنیا ئەم شانازەی بەسە، چونکە سەرکردەیەک ڕابەرایەتی ئەم ڕفراندۆمەی کرد، ڕووداوی گەورە بە سەرکردەی گەورە جێبەجێکرێ. ئەو سەرکردەیە توانی بە هەموو دنیا بڵێ نەخێر. بۆیە گەلەکەی لە 93 بەرەو سەر لەگەڵ بەرنامەکەی ئەو بوو، لەگەڵ سەربەخۆیی بوو بۆ ڕفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان کوتیان بەڵێ. گرنگی ڕفراندۆم لەو شوێنە تەواو نابێت کە کراوە، وەکو ڕووبارێک درێژەی هەیە، بەردەوامی هەیە. کاریگەری ئەم ڕفراندۆمە بەردەوام بەهێزە بێ. یعنی پێم وایە گەلی کوردستانی خستۆتە سەر شاڕەی سەربەخۆیی، کەی دەگا دڵنیا مەگا. لە تەمەنی ئێمەیە درەنگترە، لە بوعدێکی دوورترە، بەڵام سەرەتای هەموو سەربەخۆیەک بەکارێکی ئەوها گەورە دەست پێکە. هەندێک لە خەڵکی کە پێدەچێت بە ئەنقەست وا بڵێن، یا خۆیان نازانن کە نەزانن، یا بە وەکالەت قسەکەن. هەموو ئەو خەباتەی کردومانە لە پێناوی چەند ڕووداوێکی وەک ڕفراندۆم بوو. چکە گەلی کوردستان، هەموو گەلی کوردستان بە یەک دەنگ بە ڕێژەیەکی زۆر بەرز داوای مافێکی خۆی کرد کە مافێکی سەرەتاییە. بەڵام ئەگەر خەڵکێک بێوێ لە کاریگەریەکانی ڕفراندۆم کەم کاتەوە، ئێمە دڵنیایەکەین بە پێی مەنتقی عەقڵ کاریگەریەکانی ڕفراندۆم بەردەوامە بێ، کێشەی کورد ئاسانەکە، بەرەو کەناری سەربەخۆیی دەما. هەموو کاتێک وەکو تاپۆیەکی ڕەش، وەکو کارتێکی گرنگ بەدەست گەلی کوردستان و سەرکردە بە ڕێزەکەیەتی کاک مەسعود وەکو کاریزمایەک توانی ئەم کارە گەورە بکە. بەڕاستی خۆی ئەگەر بهێ مێژووی بزوتنەوەی ئازادی خاڵی کورد بخوێنی، کڕۆکی بزوتنەوەکە خۆی لە دوو خاڵ ئەبینیت. یەکێکیان هەوڵدانە بۆ گواستنەوەی کۆمەلگای کوردستان لەو بارەی تێدا بوو بۆ هەڵومەرج و بارودۆخێکی پێشکەوتوتر و باشتر و دابینکردنی ژیانێکی باش بۆ کرد. دووەمیان کە ئەمەی یەکەم نائەکرا بێ ئەوەی دووەم هەوڵدانە لە خودی ناوەڕۆکی بزوتنەوەکە بۆ بەدەستهێنانی مافی کورد، ئازادی سەربەخۆیی و دەوڵەتی کوردستان. واتە ئەوەی ڕووی داوە بڵێن لە شۆڕشی شێخ عوبەیدەڵڵاوە بگەیە شۆڕشەش عەبدولسەلام بارزانی دەستپێکی پارتی دموکراتی کوردستان، شۆڕشی ئەلۆگران، هەمووی بۆ ئەو مەبەستە بوو. و ئەگەر ئێمە تەماشا بکەین ڕێککەوتنی 11 ئازار ڕەنگە بەردی بناغە بوو بۆ قۆناغی دووەم و کوتاییەکانی قۆناغی یەکەم و زامنکردنی فدرالیەت لە دستوری عێراق بەردی بناغی قۆناغی تر بوو و هەروەها ریفراندۆمش واتە کۆتایی هێنان بوو بۆ ئەو قۆناغانەی کە ئێمە داواکانمان سنووردار بوون، ئۆتۆنۆمیە، فدرالیەتە. پاش ریفراندۆم داواکاری کەمتر لە سەربەخۆیی لە ئەجندای دانوستانەکان و هەدەفەکانمان لەوە کەمتر قبول ناکرێ. بۆیە گرنگیەکەی لەوەدایە و گرنگی لەوە
طبعا گرنگێکی لە کێوەرە گریت کە دەنگی ملەتی کورد بوو نە بریاری حزبێک بوو یان حکوومەتێک بوو 92% لە 70% خەڵکی کوردستانی کە دەنگیاندا بەڵێ ئەمانەوێت جودابین و دەوڵەتی خۆمان دروستکەین. ڕفراندۆم شۆڕشێکە لە شۆڕشەکان بەڵام لە سەردەمی دیموکراسیە ئێمە میلەتی ئێمە ڕێگاکانی تر و شۆڕشەکانی تری هەموو تاقی کردوێتەوە بۆ گەیشتن بە مافەکانی. ئەلبەتە میلەتی ئێمە قوربانی زۆری داوە، خەباتی زۆری کردووە، خوێنی زۆر ڕشتووە لە پێناوی ئەوەی کەوا وەکو هەموو گەلەکانی تری دنیا بێتە خاوەنی مافەکانی خۆی. لاکین ئەوەی کە مقابلە ئەوەی کەوا باڵادەستە نەتەوەی سەردەستە نکولی لە مافەکانی ئێمە کردووە بۆیە ئێمە لەم سەردەما لەم قۆناغا ساڵی 2007 پەنامان بردە سەر شۆڕشێکی دیموکراسی شۆڕشێکی مەدەنی لەبەر ئەوەی کەوا ئەو مافانەی کەوا ساڵی 2005 لە دەستوری عێراقیە چەسپێنرا بوو لی پەشیمان بوونەوە وەکو چۆن عەبدولکەریم قاسم کاتی خۆی پەشیمان بووەوە لە وەعدانەی کراوەی بە پێش ئەوەی دروست بوو شۆڕشی ئەیلول لە ئەنجامی پەشیمان بوونەوەی عەبدولکەریم قاسم دروست بوو. ئەم شۆڕشەی ئێستامان کە شۆڕشێکی مەدەنی و دیموکراسیە ڕیفراندۆممان کرد لە 2007 ئەنجامی ئەو کردارانە بوو ڕەدێک بوو بۆ ئەو کردارانەی کەوا حکوومەتی عێراقی یا مەسەلەن ئەوانەی کەوا باڵادەستن لە حکوومەتی عێراقیە پەشیمان بوونەوە لەو وعدانەی لە دەستوری عێراقیە هاتبوو بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە شۆڕشێکی لەو جۆرە بکەین. من دەمەوێ لێرە یەک شت بەخۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم. ڕفرەندۆم وەکو کردار وەکو ڕوودا و چیتەن مێژوو 25 مانگی نۆی 2017 بەڵام ڕفرەندۆن وەکو مانا وەکو دەلالەت وەکو پەیام بەردەوامە. ڕفرەندۆم وەکو وتم پێشانی دنیاییدا کە ئەوە نەک تەنها سەرۆک مەسعود بارزانیە ئەوە نە تەنها پارتیە یان یەک دوو لایەنی سیاسینە ڕازی نین لە سیاسەتی بەغدا و ئەیانەوێ جودا بن بەڵکەوە ملەتی کوردە. ئەم پەیامە بەردەوامە ئەم بەڵگە مێژوویە چەسپاوە چۆن وەکو وتم ڕێککەوتنامەی یانزەی ئازار دستوری عێراقی 2005 هەروەها ڕفراندۆم گرنگیەکەی لەگەر ئەمانە چەسپاوە و بەردەوامی هەیە. ڕیفراندۆم بەردەوامە چونکی هێشتا ئێمە لە مەرحەلەی شۆڕشین. ئەو ڕیفراندۆمە ڕچەشکێنێک بوو بەڕاستی بڕیارێکی زۆر گوێرانە بوو. ئەم ڕیفراندۆمە ئەبوایە ساڵی 2020 بکرابایە لە دوای مۆتەمەری سیڤەر قەرار بوو کەوا بە دەنگدان بڕیار بدرێت لە چارەنووسی میلەتی کورد. بەڵام ئەوە 100 ساڵە ئەو هەموو خوێنە ڕژە ئەو هەموو شۆڕشە کرا تاوەکو سەرۆک بارزانی ئەو بڕیارەی دا و بڕیارێکی زۆر حەکیمانە بوو زۆر لە جێی خۆیان بوو زۆر لە کاتی خۆیان بوو. زۆر بە دڵنیاییەوە ڕووداوێکە لەگەڵ ژنەوە ڕزگاری خوازی کورد دەڕوا هەتا ئەو کاتەی ژیانی سیاسی بەردەوامە بێ و تا ئەو کاتەی کورد دەگاتە مەنزڵ و دواکەناری ئارامی کاریگەریەکانی ڕفراندۆم کاریگەری لەسەر ڕووداوەکانە بێ. من دەمەوێ لێرە یەک شت بەخۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم. هەموو کاتە یەکریزی پێویستە یەکدەنگی پێویستە. میلەتی ئێمە ڕاپەڕینی کرد ڕاپەڕین بە یەکریزی کرا بە سەراحەت یعنی ئێمە یەکریزی نەبێ هیچ دەستکەوتێ بەدەست نایەنین بیشی هێنین ڕەنگە محەلی بێ. کاتی خۆی شۆڕشی شێخ مەحموود کرا چونکی لە منتقەیەک بوو نەیتوانی وەکوفی سەرکەوتنە دەست بێت چونکی شۆڕشی سەرتاسەری بەتەجەمعیە کرێ. ئەو سەرکەوتنە مەزنەی کە لە ساڵی 91 بەدەست هات لە ئەنجامی یەکریزی میلەتەکەمان یەکگرتن و یەکریزی چەچێکی تاقیکراوەی سەرکەوتووە. هەموو شتەکانمان هەبێ بەقەت ئەوە گرنگ نییە کە تەباییمان هەبێ. ئەگەر سەیری مێژوو بکەی بە ئەم ڕیفراندۆمەشەوە کە ئێستا ئێمە لە ساڵیادەکە قسە دەکەین ئەگەر خیانەتی ناوخۆیی نەبووایە
ئێستا ئێمە لەسەر ستێجی کۆنفدرالی لانی کەم لەسەر ستێجی سربەخۆی لەسەر ستێجی لە مووقعی کۆنفدرالیەوە قسەمان لەگەڵ نارەکانمانیان لەگەڵ حکوومەتی مەرکەزە کرد ئەوەی کە زەربەی لە ئێمە داوە بە درێژایی مێژوو ناتەباییە هەر ئەو ڕۆژە ڕۆژی 16 ئۆکتۆبەر پێم وانییە ئەو شەڕی کرد ئەگەر ڕووی بدایە لە شەڕی سحێلا و لە شەڕی مەحمودیە قورستر بوو پێم وانییە لەو شەڕی زێر قورستر بێ کە لە مووسڵ لە سەعات 4 بەیانیەوە هەموو تانک و تۆپی تەکنۆلۆژیای بەرزی جێشی عێراقی لە چەند مەترێکی داوە و ئەوهاش پەیامی پێشمەرگە ئەوە بوو کە خۆیان لە چەمێن و لوتی دوژمنیان شکان توانێن قەوارە پیرۆزەکەی هەرێم لە ناوچوون بپارێزن ئەوە پارتیە ئەوە سەرۆک باردانی بوو توانی جارێک کە شکست بەو خیانەتە بێنێ ئەجینا مؤامەرەکە زۆر لەوە گەورەتر بوو کە خەڵک تەوەقوعیە کرد من هەمیشە بەراوردی هەڵبژاردنەکانی 92 و هەڵمەتی ڕۆژانی ڕفراندۆمەکەم لە 92 پاشەوەی بڕیاری کورد عەلەقل هێزە کورد سەرەکیەکانی ئەو کاتە توانیان لە ژێر چەتری بەرڕێی کوردستانی هەنگاوی گرنگی گواستنەوەی شەرعیەتی شۆڕژگەری و شەرعیەتی دستوری لە ڕفراندۆمش کە تەماشامان کرد حتا ئەوانەی بە دوودلی حتا ئەوانەی ڕەنگە ئێستا پاش ڕفراندۆم هەڵوێستی تریان هەیە بەڵام جورئەتی ئەویان نەبوو دەرچن لە خەڵتەکە و سەرکەوتنی ڕفراندۆم و ئەو بڵێن ئەنجامە لە ئەنجامی ڕێککەوتنی کورد بوو من باهی ئەوە تێدەگەم کە کوردستان لە قۆناغێکی پێشکەوتنی کۆمەڵایەتیە بیرروبۆچوونی جودا ڕای جودا و تێڕوانینی جدای جیهانیش هی دنیاش هەیە بۆیەش حزبی جدا دەبن ئێمە پێویستنی هەمومان وەکو یەک بیر بکەین پێویستنی هەمومان یەک هەلوێز بین لە هەموو شتەگینا ئەو کاتە من لای من کۆمەڵگاکی مردووە ئەوها بەڵام هیچ نەبیت لە خاڵە چارەن و سازەکان پێویستە ڕەشاوی ئەو بکەن بەداخەوە ئێمە هەندە فاکتەری کۆمەڵایەتی کولتوری هەن کە نەتەنهایی کووردە هی زۆربەی زۆری ئەو دەوڵەتانەی ئەو ملەتانەی پێش ببنە دەوڵەت تێدایە ئەبیتە هۆکاری ئەوەی کە هەندێک بەهانە بدۆزن خۆیان بدزنەوە لە پابندبوون بەو ئەرکەی کە وکوتم ئەو ئەرکانەی کە پێویستە ڕێککەوین لەسەری سەرڕای هەموو جیاوازی من دەمەوێ لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم من زۆر دڵنیام بە ئەندازەی بوونی خوا دڵنیام کە ئەم نەتیجەیە ئەم کارتە گرنگە ئەم تاپۆڕەشە یەکەم جارە گەلی کوردستان 94 گەلی کوردستان کۆک بێ لەسەر هەڵوێستێک کە داوای مافی سربەخۆیی بکە ممارەسەی مافی ڕاپرسی بکە بۆیە دڵنیاتانەکەم نا ئینسان ناتوانێت گرە لەسەر کات بکە بەڵام مەتوانێت گرە لەسەر ئەو کاتە بکە کە دێ ئەمە ڕیفراندۆم سەرەتایەکی گرنگە کۆتاییەکەشی هەر نەتیجەیەک بێ ڕەبتە بەم سەرەتای ڕیفراندۆمەوە چونکە هەنگاویشی ئەوەندە گەورە بوو یعنی وەک باسم کرد تاجی قستە سەر خەباتی 1% گەلی کوردستان ئەمە مێژووە سەیری مێژوو بکەین کۆمەڵێک شۆڕش و خەبات و تێکۆشایان تایە هەر هەمووی ماوەتەوە ئەم شۆڕشەی کەوا پێی ڕفراندۆممان لەسەر کردو ئێمە بە تەکید لە مێژووە ئەمێنێتەوە ئەمە بڕیاری میلەتە بڕیاری میلەتیش وەکو چۆن لە ئێمە پێش شۆڕشی ئەیلول لە 6 ئەیلولی 61 ئێمە ڕاپرسیە کرا لە کوردستانە ڕاپرسیە کرا ویسمان بەو شێوەی مەدەنیەکە ئێستا کردومانە ئەو کاتەش هەمان ڕێگەمان گرتە بەر کەوا ئێمە ڕاپرسیە بکەین کەوا میلەت چی ئەوێ بۆیە ئەو کاتەش ئێمە ئەو بڕیارەی درابوو کەوا ئێمە پەنا نەبین بۆ چەک لە ڕێگەی ڕێفراندۆمەوە داوا بکەین ئێمە میلەتێکین مافمان پێویستە ئەو مافانەشمان کەوا لە 2005 لە دەستوری عێراقیە چەسپێنراوە بەردەوام بێت لەسەری بەڵام بەداخەوە مەقابل ئەوەی کەوا باڵادەستە لە عێراقا ئستعدادی تیان نەبوو ئامادەکاری تیان نەبوو کەوا مافەکانی ئێمە بچەسپێنێ بۆیە پەنامە بردە بە ڕێفراندۆم
ریفراندۆم ئەمێنێ و بەردەوام ئەبێ و نەوەکانی داهاتوش ئەگەر هاتوو وەکو مێژوو بیگەڕنەوە ئیسفادەیەکی زۆر گەورە لە ئەم ریفراندۆمەکە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە کورد تا ئێستا ماوە لەسەر خاکی خۆی و توانای با بڵێن ئەوەیە بگاتە دەستکەوتێکی وەکو هەبوونی حکومڕانی خۆی بۆ ئەم ماوە درێژە بناسەوە یان لە ژیانی کورد لە مێژووی کووردا ڕووی نەدابوو کە تو 30 ساڵ تقریبان 30 ساڵ حکومڕانی خۆت بکەی بە شێوەیەک لە شێوەکان وەکو دەوڵەتێکی ڕانەگەێدراوبی. بۆیە ئەو یەکێک لە هۆکارەکانی هەرە سەرێکی ئەو بوو سیاسەتی واقعبینانەی سەرکردایەتی سیاسی بوو لە جەنابی بەرزانی نەمر فێر بووین و جنابی مەسعود بەرزانی سەرۆک مەسعود هەر ئەوە تەواوی کردووە. من تەسەوورەکەم ئەگەر بەو ڕۆحیەتە بەو شێوەیە بیر بکەین هەمووشت ڕۆ ئەدات هەمووشت ئەگەری هەیە، بەڵام جارێکی تر ئەو کاتەی کە ئێمە بە خوێندنەوەیەکی ڕاست و درستی فاکتەرەکانی ناوخۆ و دەرەوە توانای خۆمان هێزی خۆمان هەموویمان دیراست کرد لەوە هەمووی گرنگتر ئەگەر بەرژەوەندیەکانی ناوچە و دنیا ڕێگر نەبوون بێگومان من تصورەکەم کە مەبەستە تاوان ڕفراندۆمی ئایندە مەقسەدت گەیشتن بە ئامانجەکانی ڕفراندۆم گەیشتن بە سەربەخۆیی من تەسەورەکەم پێویستە ئێمە هەمیشە بڕوامانە هەبیت چونکە داواکاریەکە دروستە گونجاوە لەگەر هەموو یاسا و ڕێککەوتنەکان و مافێکی سروشتی خۆمانم ملەتێکە پیشانمان دەکە توانای بەڕێوەبردننی خۆمانە هەبیت پێویستیمان نییە خەلکێک بەڕێوان باتیان لەژێر دەستی ئەو بین. من دەمەوێ لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم.